لو فيستیڤالێ ما باشترین و جوانترین ڕەسەنی مەڕی کوردیمان نەربژارد بوو کەویش کە مەڕی کەڕە و کوڕیسی مەرگەیە کێکە لە مەڕە تایبەتە هەرە جوانەکانی عێراق و کوردستان بە تایبەتی لەو جۆرە مەڕەمان بەجە لەو مەڕەش 29 خاوەن مەڕی کوردستان کە باشترین خاوەن مەڕ بوون خاوەن مەڕی باشتریشمان هەیە بەڵام 29یان مەڕەکانیان توانیان لێرە ئامادە بکەن هەریەکی بە 4 مەڕ یانی نزیکەی 100 تا 120 مەڕ لێرە نمایش کرا مەڕێکی تایبەتە لە بۆ زینە و جوانی و هەواداری خۆی هەیە ئانی زەوقی خۆیە لە بۆ بەخێوکردن خەرکی خواستێکی زۆری لەسەرا نرخەکەی جیاوازە لەگەر هەموو مەڕەکانی عێراقن بەرانەکەی لە 5 میلیۆن تا 15 میلیۆن دینار بەرانی باشتری 15 میلیۆن دیناریش دەکا مەڕەکەشی لە مەڕی باش لە 2 میلیۆن لە خوار میلیۆنی شەیە بەڵام ئەوە مەڕێکی تایبەت نەوار مەڕی کەڕەشە لە 2 میلیۆن هەتا 6 میلیۆن 8 میلیۆنیش مامەڵەی پێکراوە کاوڕە بەرانی باشیش هەتا 10 میلیۆن 15 میلیۆن کە ئایدەریشەکە لە خاوەن مەڕە بەناوباکانی کوردستان ئەو بەو نرخانە ئەگە لەو نرخانە هەیە مەڕێکی قەبارە گەورەیە هەمیش مەڕێکە وەک باسم کرد زیاتر خەرک لە بۆ جوانی بەکاری مەڕێکی جوانە شێوازی ڕۆیشتنەکەی فەرقە جوانیەکی تایبەتتریە لە گەر مەڕەکانیت کە مەڕدارە بە ڕێزانەی کە لێرە مەڕەکانیان ئامادە بوو حەفت مەڕداری بەری مەرگە و پشدەر بوو منتیقەی قەڵازێ مەڕدارێکشمان مەڕداری ئاکرێ بوو کاکبەرات کاوانی 21 مەڕداریش سنووری هەولێر بوو کە مەڕەکانیان بەشدار بوون لێرانە جوانترین مەڕەکانیان مایش بە خەڵکی کوردستان و عێراق و دەوروبەر کرد. باشە یەکەم فیستیڤال بۆ ئەمساڵ بەڕێوە بچێتن و چەند ڕۆژ بەردەوام دەبێت؟ یەکەمین فیستیڤالە لە عێراق کە دەکرێت لە بۆ مەڕی فیستیڤالێکی لەو جۆرەوە یەکەمین جارە بکرێتن هەر ئەوڕۆ بوو ئێستا هاتینە کۆتایی فیستیڤالەکە.